ISIS fighters are on them, and they're receiving incoming mortar fire that ISIS... And that's assuming that they would even be able to do so because they say they're still... ئەروا دەیمن لە بۆستن لە دایکێکی سووری و باوکێکی ئەمریکی لەدایک بووە. ئەمە فرەتە بە توانایە ڕۆژنامەوانێکی بە توانای لێ دەرچوو کە لە عێراق، لیبیا و سووریا ڕووماڵی وێرانکارترین شەڕەکانی سەدەی 21 ڕۆژهەڵاتی نێوەڕاستی کردووە. ڕاستیەکە ئەوەیە من شەڕ دەناسم زۆر بەباشی چەندین جار بینیومە کە چۆن شەڕ دەتوانێت ڕۆحی کەسێک وێران بکات. ئەمە فرەتە بوێرە ئەروا دەیمنە کە ساڵانی سەرەتای ژیانی لە ئەمریکا بەسەر بردوو، دواتر لە تەمەنی 6 ساڵی لەگەڵ خێزانەکەی ڕویان لە مەغریب و دوایەویش تورکیا کرد. لە دوای هێرشەکانی 11 سەپتەمبەر ئەروا چوو عێراق و لەگەڵ دەستپێکی شەڕەکە لەوێ بوو. ئەروا دەستی لە ئاسایش و ئارامی نیویۆرک هەڵگرت بۆ ئەوەی ڕووماڵی کارەساتەکانی ڕۆژهەڵاتی نێوەڕاست بکات. بۆ ئەوەش یەکەم جار وەک فریلانسەر کاری دەکرد پێش ئەوەی لە ساڵی 2006 ببێتە نێردراوی سەرەکی CNN لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست. لای دەیمن پەیامنێری باش دەبێت لە شوێنی ڕووداوەکە بێت بۆ ئەوەی دەستی بگاتە کرۆکی چیرۆکەکە. Any civilians, but you do see the traces of the life that was. شو الأخبار؟ لوين رايح؟ على أرفا. لوين؟ السويد. He's going to Sweden with his family. يلا كمل على الطريق حبيبي. بەدەر لە کارەکەی خۆی وەک ڕۆژنامەڤان ئەو ڕێکخراوێکی هاریکاری مرۆییشی لە لوبنان دامەزراندووە بۆ ئەوەی چارەسەری پزیشکی پێشکەش بە منداڵە پەنابەرە سوودیەکان بکات. لە کۆتاییەکانی 2016 دەیمن چەندین هەفتە لە عێراق مایەوە بۆ ئەوەی ڕووماڵی ئۆپەراسیۆنەکەی مووسڵ بکات کاتێک لەگەڵ هێزە تایبەتەکانی عێراق چۆ ناوچەکانی ژێردەسەڵاتی داعش. ئۆتۆمبیلە سەربازیەکەیان کەوتە بەرهێرش، ئەروا ناچار بوو خۆی لە ماڵی خەڵکی مەدەنیدا حەشار بدات. بۆ ماوەی زیاتر لە 28 کاژێر دەیمن هاوکارەکانی و سەربازە عێراقیەکان کەوتبوونە داوی چەکدارانی داعش کە لەو کاتەدا گەماڕۆی خانووەکەیاندا بوو. The front line has moved right next to the house where we have sheltered. لە کۆتاییدا سوپای عێراق ڕزگاری کردن. ئەروا دەیمن خۆی بۆ دۆزینەوەی هەواڵە گرنگەکان لە دۆخە سەخت و ئاسانەکانی جەنگدا تەرخان کردووە بۆ ئەوە گوێی لەو مەترسیانە نییە کە لەگەڵ ڕۆژنامەڤانی بابەتی لەگەڵ خۆیدا دەهێنێ. ئەو بەهەستی بەزەی ڕژدی و مەبەستاریەتی ناوی دەرکردووە. ئەروا دەیمن پەیامنێری نێودەوڵەتی سینیەری تۆڕی CNN و لە نووسینگەیە و تۆڕە لە ئیستەنبوڵ کار دەکات وەک یەکێک لە شارەزایانی ڕۆژهەڵاتی نێوەڕاست لە CNN. دەیمن زۆر جار لە ناوچەکانی شەڕ راپۆرت دەکات و زۆربەی جاران فۆکەسی لەسەر چیرۆکە مرۆییەکانە. This was one of the main ISIS security. Very well. Go. Thank you so much for sharing this story with us and for talking about the journalist's role when covering it in these countries. Thanks so much.